سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەو شوێنەی من لێم باپشتیانە ئەمڕۆ فیستیڤاڵی ئۆفرۆد بەڕێوە ئاچێت لە باپشتیان ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و هاوکات بەشێک لە شۆفێرانەی کە لە ئۆفرۆدن لێرە نمایشی جیاواز و زۆرا زۆر ئەنجامەدەن. ئەمڕۆ ئەم ئۆفرۆدا لەلایەن یەکێتی ئۆفرۆدی هەولێر و یەکێتی ئۆتۆمبیل و مانتۆرسکیلی هەولێر و هاوکات و لەلایەن بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆران و هاوکات ئیداری سەربەخۆ سۆرانەوە ساز کراوە. دەمەوێت سەرۆکی یەکێتی ئۆفرۆدی ئۆتۆمبیل و مانتۆرسکیلی هەولێر وەربگرم. کاک دیموکرات سڵاوت دەبێت تۆ کاتت باش ئامانج بەشێکی بەخێرتان داکەم. ئێمە یەکێتی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی هەولێر لە 29 دامەزراوێنە. ئێمە ئەو فیستیڤاڵە وەکو خۆناساندنە و هەدیەک بوو بۆ دەبەری سۆران. ئەم چاڵاکیە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گۆزانان و ئیدارەی سەربەخۆ سۆران و لەژێر چادری یەکێتی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی عێراق ئێمە وەکو فەرعی هەولێر ویستمان ئەو چاڵاکیە بێنێرە هەم لەمە دووە پلانمان دەبی پلانی ساڵانە کە وەرزش لە سۆران زایدەن گەشتیار پێکەوە بناسێنە دەبەری سۆران. ئەم جۆرە وەرزشە بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە دیاریکراوی لە وەرزەکانی دیکەی زستان و هاویندا شوێنی لەبار و ناوچەکە بۆ شوێنی ئۆفرۆد دەشێت. هەر بەخۆی سۆران چۆن بڵێ هەر بۆ ئەو شتە کراوە، یعنی بەڕاستی کەش و هەوایەکی زۆر زۆر خۆش کەش و هەواکەی ملایمە، یعنی بۆ یاریانە چون خۆ دەزانێت دەبەری سۆران هەموو چیا و چۆڵە. ئەمەی کە ئێستاش دەکرێت ستانداردی نێودەوڵەتیە ئەو ساحەیە لەژێر دوو ڕێکخراوی جیهانی FIA و FIM ئەو ئێستا کە لێرە پەخش دەکەی لەوێش پەخش دەکرێت. چەند کەس بەشداریە تێدا کردووە لەمە دووە بەڕاستی ئەوە چۆن بڵێ فیستیڤاڵێکی خۆناساندنم و لە هەمان کەس کردمان بە فیستیڤاڵی سۆران وەکو هەدیەک بۆ دەبەری سۆران. بەڵام لەمە دووە بێتە پاڵەوانەتی بۆ نمونە احتمالە سێ مەرحەلە بێ، یەکێک لە مەرحەلەکان لە سۆران بێ، یەکێک لە حاجمەران بێ، یەکێک لە هەولێر بێ، ئەوە دابەشەکرێت. داهاتوودا پاڵەوانەتەکانی ئۆفرۆدت لە ئیدارەی سەربەخۆ سۆران سازەکرێت. بەتاکید لەبەرەوەی زۆر سپاسی بەڕێز کاکەڵگوش شێخ نەجیب و دکتۆر فەیسەڵ دەکەم کە زۆر زۆر هاوکارمان بوون، هەر خۆشیان داوایان کردووە لەمە دووە ئەم چاڵاکیانە بەردەوام بێت لە دەبەری سۆران. یاخۆ بەخێر. سپاس بەڵێ کاک دیموکرات سەرۆکی یەکێتی ئۆفرۆدی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی هەولێر بوو کە ئاماژەبەوەدا ئەم فیستیڤاڵە خۆناساندنە و هاوکات لە داهاتووشدا فیستیڤاڵی جیاواز و نێودەوڵەتی لێرە ئەنجامەدرێت بە هاوکاری دوو ڕێکخراو تێدا ڕێکخراو بیانی تێدا بەشدارن. ئەگەر هاوکارم دیمانەکان بگوازێتەوە لە ئێستادا پێش بڕکێکە دەستی پێکردووە بەشێکی زۆر لەوانەیە کە ئۆفرۆد ئەنجامەدەن نمایشی جیاواز و جۆرا و جۆر و سەرنجڕاکێش ئەنجامەدەن. ئەم جۆرە وەرزشە بە دیاریکراوی بۆ ئەو ناوچانەیە یاخود بڵێم کە ناوچەی ئەو ڕێگانەیە کە قیر نین زیاتر لە بیابانەکان لە قەرەق ڕووبارەکان لە شاخەکان ئەنجامەدرێت. هەروەکو سەرۆکی ئۆفرۆدی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی هەولێرش ئاماژە بەوەدا ئیدارەی سەربەخۆ سۆران شوێنی لەبارن بۆ ئەم یاریە و هاوشێوەی وڵاتانی دیکەی ئەوڕۆپی و جیهانیە کە ئۆفرۆدی لێ ئەنجامەدرێت. هەریەکە لە هەڵگوست شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ سۆران و هاوکات هەریەکە لە جێگرەکەی سەرۆکی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ سۆران و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران و ژمارێکی زۆر لە میوانانی دیکە و هاوکات بەشێک زۆر لە هاوڵاتیان بۆ بینینی دیمەنە سەرنجڕاکێشەکانی ئۆفرۆد ڕویان کردوتە باپشتیان. ئەوە جێ سەرنجە بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ ئەم نمایشە خوان ئامادە کردووە. بەڵێ دیمەنەکان ڕاستەوخۆ بن هەروەک میوانەکەم ئاماژە بەوەدا ئەم فیستیڤاڵە یەکەم جارە سازەکرێت و بە مەبەستی خۆناساندنە و هاوکات لە داهاتووشدا ئەو ئۆلۆمپیاتی ئۆفرۆد کە ئەنجامەدرێت ئەوە لە ناوچەی ئیدارەی سەربەخۆ سۆرانش دەبێت. بەڵێ.